سەرەتا بە باسی هەواڵە نەخۆشە بکەین جاشن لای هەواڵەکانی دیکەمان باس لەوەکەین کە 51 ساڵ بەسەر کۆچی دوایی مەقامبێش و شۆڕژگەڕی گەورەی کورد هونەرمەند ڕەشەڵدا تێپەڕێت ئەم هونەرمەندە ئەتوانین نەک بڵین کە تەنها هونەرمەندە بەڵکو شۆڕژگەر بووە چونکە شامبەشانی بەڵێ بێگومان ئەختەرخانی خێزانی بە هەمان شێوە ئافرەتێکی زۆر ئازا چاونەترز بووە و بەشداریان لە ڕاپەڕینی بەردەرکی سەرادا کردووە و لەگەڵەوەشە با بڵێن پیرەمێردی شاعیر بەڕاستی سەرسامێکی زۆری بۆ دەنگی ئەم هونەرمەندە هەبوو چەندین بەرهەمی جوانی تۆمار کردووە و توانیوێتی خزمەتێکی باش بە هونەری کوردی بکات بەڵام بەهۆی نەخۆشیەوە و لە ساڵی 1974 کۆچی دوایی کرد. پەنجاوێک ساڵ بەسەر کۆچی دوایی هونەرمەندی شۆڕژگەر ڕەشۆڵدا تێدەپەڕێت. ڕەشۆڵ ناوی تەواوی ڕەشیدی کوڕی حاجی عەبدوڵڵای میرزا عەزیزی سەر شەقامە. لە ساڵی 1912 لە گەڕەکی سەر شەقام لە شاری سلێمانی لە بنەماڵەیەکی ناسراوی شارەکە لەدایک بووە. هەر لە سەردەمی لاوێتی و خولیایی لە هونەر و گۆرانی و مەقام بوو هەلی ئەوەی بۆ هەڵکەوتووە لە ساڵانی بیستەکانی سەدەی ڕابردوودا لەگەڵ مەلاکەریمی هونەرمەند کەشت بەرەو بەغدا بکات و لەوێ چەند گۆرانیەک لەسەر قەوان تۆمار بکات. دواتریش لە سەرەتای چلەکاندا لە ئێزگەی کوردی ڕادیۆی بەغدا چەند گۆرانی و مەقامێکی تۆمار کردو بەو هۆیەوە لە کوردستان ناوبانگێکی زۆری دەرکرد. ئەم هونەرمەندە بە کەسێکی کورد پەروەر و نیشتیمان پەروەر بووە. هەمیشە لە کوڕی خەبات و تێکۆشاندا ئامادە بووە. ڕەشۆڵ لە ڕاپەڕینی بەردەرکی سەرادا شامبەشانی فایق بێکەسی شاعیر بەشداری کردووە. هەروەها لە شەڕی ئاوباریکدا لەگەڵ شێخ مەحموود مەلیکی کوردستان بووە. پیرەمێردی شاعیر و ڕووناکبیریش یەکێک بوو لەو کەسانی سەرسامی دەنگی ئەم هونەرمەندە بووە. لە ساڵی 1957 لافاوە گەورەکەی شاری سلێمانیدا خەڵکێکی زۆر زەرمەند بوون. ڕەشۆڵ بە هاوکاری تیپی مۆسیقای مەولەوی ئاهەنگێکیان ساز کرد و هەموو دەستکەوتی ئاهەنگەکەیان بەخشیە زیان لێکەوتوانی ئەو کارە ساتە. جێی ئاماژەیە ئەختەرخانی خێزانی ڕەشۆڵیش لە مێژوودا ناوی وەک ژنێکی ئازا و تێکۆشەر تۆمار کراوە. لە ساڵی 1956دا لە کاتی هێنانەوەی تەرمی شێخ مەحموود مەلیکی کوردستان لە شاری سلێمانی خۆپیشاندانێکی بەرفراوان بەڕێوە دەچێت و ئەختەرخان گولەیەکی بەردەکەوێت و شەهید دەبێت. ڕەشۆڵی هونەرمەند و مەقامبێژ دوای خزمەتێکی زۆر بە هونەر و مەقامی کوردی لە 14 تەمموزی ساڵی 1974 بە نەخۆشی لە تەمەنی 62 ساڵیدا کۆچی دوایی کردو.